والله نعمة من الله، أحمد الله وشكره. ثلاثاء يعني اليوم 15 يوم أمشي وأتحرك وكل زين وأكل جيد جدا. عەبدولحسێن نەخۆشێکی تەمەن 58 ساڵە تووشی نەخۆشیەکی دەگمەنی شێرپەنجە بووە بە ناوی سۆفت تیشو سارکۆما، واتە شێرپەنجەی شانە نەرمەکانی لەش کە لەم حاڵەتەی ئەمە لە بەشی پشتەوەی ناوسکی سەری هەڵداوە. ئەم نەخۆشە دوو جار نەشتەرگەری بۆ کراوە لە دوو خەستەخانەی جیاواز بۆ لابردنی گرێکانی کاتی سەردانی ئێمەی کرد لە شاری پزیشکی فاروق. شێرپەنجەکەی بە شێوەیەک سەری هەڵدابەوە کە بەشێکی زۆری ناوسکی گرتبەوە، تەنانەت کۆ ئەندامە سەرەکیەکانی ناولەشی وەکو گورچیلەی لایچەپی، قۆڵۆنی و بەشێکیش لە ڕێخۆڵەکانی گرتبەوە. لە قاچکەوتبوو، نانی بۆ نەئەخورا، تەنانەت ڕێژەی هیمۆگلۆبینی لە خوار 5ەوە بوو. لە دوای هەڵسەنگاندنێکی ورد لەلایەن تیمی نەشتەرگەریمان و پزیشکی بە ئەزموونی نەخۆشیەکانی شێرپەنجە بڕیارماندا کە نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین. قبل سنة ونص عندي ورم بحوض البطن، والورم كلش كبير، ضاغط على الأمعاء وعلى الكلى وما مخلي شيء ما ضاغط عليه. فراسلت الهند ما قبلوا يسوي له عملية، رحت لإيران ما حد يقبل يسوي له عملية لأن يقولون عمليتك جدا صعبة وما نقدر نسيطر عليها. الآن آخر شيء جيت المدينة الفاروق الطبية، فهذا الرجل الدكتور جزاه الله خير الجزاء أجرى الفحوصات اللازمة وسوى العملية ويا فريق طبي 3 أطباء وكملوا العملية وبنجاح، وأحمد الله وشكره وجدا ممنون لهم. بە هاوکاری پزیشکە بێهۆشکارە بە تواناکانمان و ئەو تەکنۆلۆژیایی کە بەردەستە لە شاری پزیشکی فاروق توانرا لە نەشتەرگەریەکی 5 کاتژمێریدا هەموو گرێکانی و ئەو ئەندامانی کە گرتوویەوە بۆی لابەرین. تەنها هەفتەیەک بەسەر تێپەڕبوونی نەشتەرگەریەکەیە تێپەڕی بوو، نەخۆشەکەمان خۆشبەختانە بە پێی خۆی ڕۆیشتەوە ماڵەوە.